18 سالان پشتی 11 سپتامبری خرجی لشکریه جیهانی هر زیده دبه. جبر نبونا دلیوه پرورده پنابرین روهینگا بجاره نوهنه. و بوکو زاوایک شاهی اخوال سر بسکلیت لناف جادین سلیمانی دکن. سلام و رزو هیوین دم خوش دگل کرد کنکشن جه دنگ امریکا لواشنطن. الله من شوی دمتان خوش والمان بمینن. سەرۆکی وڵاتە گرتووەکان بەرگری لە بریارەکەی کرد بۆ هەڵوەشانەوەی کۆبوونەوەیکی نهێنی لەگەڵ تالیبانەکان بۆ وتێژکردن لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان. سەرەڕایەوەی ترامپ ڕایگەیان وتوێژەکان مردووە لەوانەی هێشتا هەر هیوا بۆ ئاشتی هەبێت. سەرۆک ترامپ وتی ئەم ماشینە بۆم ڕێژکراوە بۆ نزیک بە باڵێزخانی ئەمریکا بوو لە هەفتەی ڕابردوو لە کابۆڵ کە وای کرد مێزی وتوێژەکان بەجێ بهێڵێ. بەڵام شارەزایان لەو بڕوایەدان لەوانەیە ئەوە تەنها هۆ نەبێت لە بەرەوەی تالیبانەکان بە بەردەوامی ئەو جۆرە هێرشانە ئەنجام دەدان. بەڵکو لەوانەیە ئەوە هەنگاوە بەنیازی لاوازکردنی تالیبانەکان بێت لەسەر مێزی دانوستاندن. سەرۆک ترامپ دانوستاندنین ئاشتی بە تالیبان ڕا بە داوی ئینان پشتی عێریشەکە کوژەک یا تالیبان. سەرۆکی گوت وێ عێریشە دانوستاندنین پلانکری لە کام دێوێت نێزیک واشنطن بە سەرۆکی ئەفغانی و مەزنا ڕێبەرین تالیبان ڕا ژ ناو برن. وەزیرێ دەرڤە ژی مایک پۆمپیۆ گازی نوێنەری ئەمریکا لەوان دانوستاندنین ئاشتی کردە. پلانا ڕاوستاندنا درێژترین شەڕێ ئەمریکا ڕاستی ئاستەنگیان هات. پشتی کو li Kabul hêrişeka trombêla bombekirî bû sedema kuşna 12 kesan di nav da leşkerekê Amerîkî. Mike Pompeo dibêje ew li gel biryara rawestandina diyalogê ne li gel Talîbanê. Divê em bi awayekî rast bikin. Pêdivî ye ku em berjewendiyên ewlehiya netewiya Amerîkî biparêzin. Da ku teror careke din ji Efxanistanê li dijî Amerîka pêk neyê. Çendîn mehe Amerîka hewla navbeynkariye dide li gel tevgera Talîban بوو پەیمانێکە ئاشتیەش بوو و ئەمریکا هێزên xwe ji Efxanistanê vekişîne. Lê ji dema ku gihana bernivîsa li hev hatinê tevgera Talîbanê hêrişên xwe zêde kirine. Ger Talîbanê bi sekinandina êrişan bersîvdana bernivîsa vereketine bidaye hingê me îro peşketinekê birîta. Lê Talîbanê biryar da ku çekan ji erdê rake û piştî peymana Dohayê bi êrişên ser erdê li Efxanistanê bersîvdanê bide. Ew jî pirsa pêgiribûna Talîbanê hember aştiyê tîne bîra mirovan. Trump di twîtekê xwe da danûstandinên veşartî yên ku dêlbîranîna hejdeya hêrişên 11 Septemberê li Camp David pêk bihatbane betal kir. Endamekî Kongresê ji Partiya Komarî di twîtekê da nivîsand her çawan be nehoce êdî Talîban bihê Amerîka. Xweyaya hikûmeta Efxanistanê alîgira betalkirina danûstandinê bi Talîbanê rabû. Tiştê serokê Amerîka di twîta xwe da gotî wî rawestan. Niha diyalog nîne. Ji ber wê yekê em ji dil bawer dikin ku ya wî gotî bandora xwe li ser dûdiliyê kiriye. Ya ku nek tenê li Efxanistan û paytexta Efxanistanê hebû, her wesa li Washington DC jî hebûye. Pompeo dibêje bi hêrişên şîdetkarî Talîbanê danûstanên aştiyane yên ku bi mehane tên kirin ji hûlê rakirin. Dema ku me ev çalakî dît dê dema ku em nêzî çareseriyê dibûn û amadekarî hebûn ku serok bi xwediyên biryarê re kom bibe. Bi rastî ew delîve hebû ku gelê Efxanê bikeve nava aştî û lhevatinê de. Serok Trump got êdî bes e. Em ê wiha nekin. Em ê rewişteke wiha xelat nekin. Êdî ew bi dawî anî. Herçi nebît niha rawestandina diyalogê bû sedema gîrûkirina vekişandina hezaran leşkerên Amerîkî ji Efxanistanê. لە 11 سپتامبر نیشتمان یادی ئەو کەسانە دەکاتەوە کە لە کوشندەترین هێرشی تێرۆریستیدا لە سەرخاکی ئەمریکا گیانیان لەدەستدا. سەرۆکۆمار جێگیری سەرۆکۆمار و کەسانی تر بەشداری لە بەڕێوە چوونەکان دەکەن بۆ ستایش و ڕێزلێنان لە نزیکەی 3000 کەس لەو ڕووداوانە دەکوژران لەو کاتەی تروریستەکانی ئەلقاعیدە چوار فڕۆکەیان ڕەفاند و خۆیان بە دوو ساختمانی سەر بە ئاسماندا لە نیویۆرک کێشا و یەکێکیش بە پنتاگۆن و ئەوەی تریش لە پەنسیلڤانیا کەوتە خوار
پاش 18 ساڵ بە پێ ئینستیتیوتی نێونەتەوەی ستۆکهۆڵم بوو لێکۆڵێنەوەی ئاشتی هەر لە ساڵی 1988ەوە خەرجکردنە لەشکریەکان لە هەموو کاتێک زۆرترە. بە خەرجکردنی 1.8 تریلیۆن دلار تەنها لە ساڵی 2018 خەرجکردنە لەشکریەکان گەشتوتە ئاسێکی بەرزی نوێ. پێویستە وەک هێمایەکی هۆشداری لی بڕوانین نەک وەک ئەگەرێک بۆ شەڕ سەرکێشی بکات و لێ شتێکە پێویستی بە سەرنجدانێکی ورد هەیە. خەرجکردنە لەشکریەکان لە ساڵی 1998 پاش شەڕی سارد گەیشتە هەرە نزمترینی پاشان 11 سپتامبر ڕوویدا و شەڕی جیهانی دژەتر و لە ئەفغانستان و عێراق خەرجکردنە لەشکریەکان لەلایەن وڵاتە یەکگرتووەکان و هاوپەیمانانی چوونە سەرەوە تا ئەو کاتەی بەڕێوەبەرەتی ئۆباما دەست بە کەمکردنەوەی خەرجکردنە لەشکریەکانی کرد. ئێستاکە سوپاس بۆ ڕووسیا و چین خەرجکردنە لەشکریەکان جارێکی تر زۆرتر بۆتەوە. ئێمە دوو هێزمان هەیە کە دەیانێت لە شوێنێکدا بن کە نین. ئێمە بە دڵنیایی و دەمانێت ئەوە ڕوو بدات. نەک تەنها بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵکو لە جیاتی هاوکار و هاوپەیمانەکانیشمان. وڵاتە یەکگرتووەکان 1/3 خەرجکردنە لەشکریەکانی جیهان هەژمار دەکرێت. 11 کەشتی فڕۆکە هەڵگر، تاقمێکی بەهێزی ناوەکی، دەستەیەکی نوێی لە فڕۆکەی شەڕکەر و نزیکەی 2.1 ملیۆن سەرباز. من لەو بڕوایەدام هەندێک جار ئەو جۆرە ئارەزویە هەیە رووسیا و چین بکەینە درێژای سیفود کە نین. هەندێک خاڵی لاوازی هەیە کە دەتوانین لە هەر ناکۆکێکدا بەکاری بێنین، بەڵام لە هەندێک بواردا هەیە کە ئەوان زۆر لەیان پشکەوتوترن. چین ئێستاکە خاوەنی دووەمین گەورەترین خەرجکردنی لەشکریە لە جیهان. هەر لە 2% لە ساڵی 1990 لە بودجەی لەشکری جیهان بۆ 14%. هاوپەیمانان و هاوکارانی ئێمە کە دەڕوان لە ئەمکارە نابێ ئەو ڕوانیان هەبێ کە چین هەوڵێکی گشتگیری داوە بۆ نوێکردنەوەی لەشکرەکەی بۆ ئەوی بتوانن فشارمان لەسەردا بنن و ئێمە و هاوپەیمانەکانمان ببەزێنن لە ناکۆکیەکانی داهاتوودا. چین لە دوودەیە ڕابردوودا 2 کەشتی فڕۆکە هەڵگری دروست کردووە و سێمینیش لە خەریکی دروستکردنیدایە و تاقمی فڕۆکە شەرکەری تایبەت و 2 ملیۆن سەرباز. و هەروەها چین لە تەکنۆلۆژی نوێ سەرمایە گوزاری دەکات لە نێوانیان چەکی هایپەرسۆنێک کە بە تاوی 5 بەرامبەر بە تاوی دەنگ دەفرێن. ئەوە لەلایەن دراوسەکانەوە وەک ڕەشە تەماشا دەکرێت و ئەم دراوسەیانش لە بەرامبەردا کاردانەوەیان دەبێت. بۆ نمونە هێند لە ماوەی تەنها 3 ساڵ 11 بلیۆن دلاری لەسەر لەشکە خەرج کردووە کە ئێستاکە چوارەمینە لە جیهان. هەروەها ڕووسیا لە ساڵی 2018 دابەزی بۆ هەرە 5 وڵاتانی خەرجکردنی لەشکری. بەڵام هێشتا سەرنجی ناتۆ بۆ لای خۆی ڕاکێشاوە پاش پەرلەماردانی جۆرجیا لە ساڵی 2008 و دابڕانی بەشێک لە ئۆکرانیا لە ساڵی 2014. 29 وڵاتانی ناتۆ 963 بلیۆن دلار واتە 53% خەرجکردنەکانی لەشکری بوونە لە ساڵی 2018. و ئەو ژمارەش لەوانەیە زۆرتر بێتەوە بۆی فشارەکانی وڵاتە یەکگرتووەکان لەسەر وڵاتانی ناتۆ کە دەبی بەشدارێکی زۆرتر بکەن لە ڕووی خەرجکردنەکانەوە. ئێمە ناتوانین هەروە دەستبەرداری وڵاتان بین. تۆ ناتوانانی هەروە بە ئاسانی کەسێک لە جیاتی دابنی و بڵێ باشە 2% دەچیت بۆ تەکنۆلۆژی یان من ژێرخان دروست دەکەم. من ناتوانم بە دروستکردنی ڕێگایەک بربەستی تیپی ڕووسی بگرم. ئێمە پێویستمان بە توانایی ڕاستەقینە هەیە. لە کاتێکدا وڵاتان خۆیان بۆ هەرە بەترین سیناریۆ ئامادە دەکەن، وڵاتە دەسەڵاتدارەکانی جیهان باش تێدەگەن شیانی هەر جۆرە شەڕێک لە نیوانیاندا دەبێتە کارەساتێک. هەلبەت لە دەمی ئاشتی گەرەکە دەهاتی وڵاتان ji بۆ باشکردنا ژیانە گەلان بە ئاشتیژی بنەیانان ڕە ئاوا دەبە. لەوان گەلە کەس باوەڕ دکن دانوستاندن بە کۆمەڵین تیرۆریستیان وەکە دانوستاندن تیرۆریستی ڕە بژارەیەکە لێگەلۆ بە کۆمەڵین وەکە تالیبان و داعشرایان باشتر ئەم بێژین پاشماین داعشرە قەت بگەهن ئارمانجان و گەلۆ باوری هەیە ئەو کۆمەڵ ببن شریکن حکومەتین نەخواگرتین وەکە عێراق و ئەفغانستان. دکتەر هێمن میرخان بڕێوەبەری ناڤەندی لێکۆڵینên herêmê û yên nefnetewî li Zankoya Kurdistanê mêvanê Kurdconnection gelek bi xêr hatî diktor. Spas bû demê te babetek alûz em dizanîn.
هەلبەت ئەم دەبیستین و سەرۆکی ئەمریکی ژ نشکیەوە پلانێک ڕاگەهاند و دەگەڵ تالیبان داخبن و ڕەنگەل ئەمریکا و دیسان ژ نشکێەوە ئەو دانوستاندنژی پوچکردن لێ پرسیارە مەیە سەرەکە ئەوەیە گەلۆ هیوی هەیە قەت لەگەڵ کۆمەڵێکە تروریستیەوە کە تالیبانیان وەکی مەگوتی پاشماین داعش لە عێراقی بگات ئەنجامان برای من تبیە سیاست ئەمریکی سیاستێکی زۆر وازەح بێت تبیە بزانین کە دۆست کینە دژمن کینە ئەو گروپێت کە جەنابێتە ئاماژە پێکردی ئەو گروپەکن ئیمان پناسیۆنالیزم نیە گروپەکن ئیمانن پانخوازیێت ئایدۆلۆژیێت سەدێت ناوەڕاستە هەی ئەوە بەس مشکلە ئەوەیە و ئەمریکا لە دوای 11 سپتامبردا ئەو سیاست ئەمریکای بۆ ئەو وڵاتێت کو داگیر کردووە و ئەفغانستان و ئیران ئەفغانستان و عێراق دیگە کۆمەلگای نێودەوڵەتیدا سیاستێکی وە باش نەبووە و بتوانێت ئیدارەیەکی باش ئەو منتەقانە بکە هەرچەند کە بەڕای مندا و ئەو منتەقەکی زۆر ئاڵۆزن کێماسیە ئیدارەیە وڵاتێت ئەفغانستان و وڵاتێت عێراقی کێماسی ئیداریان و خەڵکی ئەفغانستان و خەڵکی عێراقی بخۆت بێت تەحمل مەسئولیەتی بکە ئەو کێماسیەت ئیداری وەلی کردێک و خەڵک زۆر بهیوی بیت بەتایبەت لە عێراقی و لە ئەفغانستاندا هیوی بیت لە حکوومەتدا دووبارەت پشتاخۆت بەس نەڤەپوو و گروپانەدا بەس وەکو سیاست پرایمن سیاستێکی باش نابی کە تاالبان یان ئاخفتنی بکەن هەر گروپێک و ڕەنگی ئەو گروپانە بدە چونکە زۆر جا ئاسانترین ڕێک باشین ڕێک نابیت پرایم هەلبەت وەکو دەبێژن بژارە بوو دکتەر من هون بەشداری کۆنفرانسێکی بوون لێرە جزانکۆیە جۆرج میسن ڕێکخستە بوو لە واشتن چەند ڕۆژان و بەحسی پرانیا پانێران لەسەر مەسەلا تیرۆری کۆمەڵێن توندڕێ و عێراقی بوو یعنی ئەنجامی داوی تو گەهشتی چ باوەڕێ کۆنفرانسە ناتۆ بوو زانکۆە جۆرج میسن بڕێڤەبر بوو زۆربەی ئەو توێژەرت لوێرێ بوون گەشتن ئەو باوەڕێک و خەتەرە داعش خەتەرەکە درێژخایەنە داعش تەواو نەبووە داعش فکرە داعش ێمایە ئەو ناوچەیەک و ئەم لێجی ناوچەیەکی زۆر ئاڵۆزە و کو نابیت وڵاتێت ناتۆ بتایبەت وڵاتی ئەمریکا بگەنە ئەف قەنەعەتەی کۆ دروستە کە تازە داعش جۆغرافیاوی نەمایە بەس نەمانە جۆغرافیای داعش معنای ئەڤەنیە و مانای تەوابوونە داعشە هەلبەت ئایدۆلۆجیاوی هەرمایە هەر کەسە بیرە ینی تەوابوونە خەلافەتە داعشە پناو خەلافەت لە عێراق و لە شامێ بەس مانای ئەڤەنیە و ئایدۆلۆژیا داعشمایە و تبیا وڵاتت ناتۆ وڵاتت نێودەوڵەتی لە دژی داعش تبیا زۆر پدرستی شۆڵ ساف مەسەرێک بکەن هەلبەت ئەگەر بە ئەشکەرەیژی لێ هەنێک باوەری دی عێراقی بخۆدا هەنە و ئەف خەلکین و هەتا ڕادەیەکی باوەری هەیە و پشتەوانین داعش بوونیان دیگەل داعش بوونە یان خەلکی پێکهاتی ینی گەلک بە ئەشکەرەی بژن بەعسیت بەری بێنە ناف پرۆسی سیاسی عێراقیدا باوەری دیبوانە هەبێت تبێت تەسامحەکە نەتەوەیی هەبیت لە نیشتیمانی هەبیت لە عێراقی لەسەر ئەساسە سەروەری یاسا سەروەری یاسا لە ڕێگا دەستورە عێراقی ئەگەر ئەvە دروست بیت برای من دێ فکرەیەکی باش بیت بۆ شەرتی و لا مرکزیەکی باش لە عێراقی دروست بیت ئەو ناوچەیەکی فدرالی بۆ سنیە ناوچەیەکی فدرالی بۆ خوارە عێراقی و ناوچەیەکی ئەونی فدرالی بۆ ئەو منتەقانێت پرانیە سنیانە پرای من ئەگەرە و لا مرکزیە دروست بیت لەسەر ئەساسێ جێبەجێکردنا دەستور لەسەر ئەساسی سەروەریە یاسا برای من دەکرێت ئەو ئاڵۆزیێت کوهی کەمتر بکەن یعنی ئەvە باش ڕۆژە عێراقی و بدیتنەوە تا شێوەیە باش دەوڵەت ببینێت ینی ئەو زاکرەی مؤسساتی عێراقەتی باوەی بێتە عێراقیە ئەو غەڵەتێت و پێشەی کردی نابی دووبارە بکەن بۆ نمونە ئەو وەختی دیباسیفیکیشن داتن کو 350,000 چەکدار تو دەرتکەی و هیچ تەسامحێکی بۆ ناکەی و هەندێک و بێناو سیستەمە عسکەری عێراقی تو 350,000 شارکەرات بۆ دژی حکوومەتی دروستکەی یعنی حکوومەتە عێراقی گەشتی ئەو قەنەعەتەی کوتی بێت لا مرکزیەک هەبیت پرایمن و تەسامحەکە نیشتیمانیش وەکو من گوتی دووبارە بکەمەوە دەبێ هەبی لە عێراقی سپاس دکتۆر هێمن دەستە خۆش گەلک بخێر هاتی دەنگی ئەمریکا دکتۆر هێمن میرخان بڕێوەبەری ناوەندی لێکۆڵینین
هەرێمێ و یەن نێفنێتەوەی لە زانکۆیا کوردستانی بمەڕابوو. پارتیên Herêma Kurdistana Iraqê ji li Kerkûkê rêketin li ser beşdariyê bi yek listê de hilbijartinên civatên parêzgehan de ew her ji niha de rêketin li ser navê lista Kerkûkê bibite Kerkûk Kurdistanî. کۆبوونەوەی حیزب و لایەنە کوردیەکانی کەرکووکە تێیدا گفتوگۆ لەسەر هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و یەکدەنگی و یەکلیستی کورد گەرمە. دوای تەواوبوونی کۆبوونەوەکە کە لە بارگای حیزبی شوعی بەڕێوەچوو حیزبە کوردیەکان ڕایانگەیان بۆ یەکلیستی گەیشتە ڕێکەوتن و لیستە هاوبەشەکەیان ناونا کەرکووک کوردستانیە. ئەمڕۆ لەسەری کۆبووینەوە بە هەموو خەڵکی کوردستان و بە هەموو لایەن و سیاسیەکان ڕەمان وایە ئێمە لە کەرکووک لەم مەرحەلەیە ئەبێ هەمومان بە یەک لیست بەشداری هەڵبژاردننی داهاتووی کەرکووک بکەین بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک و لە هەمان کاتا ناویەکیش بۆ ناوی قایمەکەمان نا و ئەو حیزبانی کە ئەمڕۆ بەشداریش نەبوون پێشتر تەوسیان کردبووین کە ئەوانیش هەرچی بڕیارێگەمە بیدەن لەگەڵا بن. لە یەک نزیکبوونەوەی حیزبە کوردیەکان لە کاتێکدایە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک حوت مانگی ماوە و حیزبە کوردیەکان دەیانەوێت پێکەوە ڕوبەڕووی تەحەدیاتەکان ببنەوە. گرنگی ئەم یەکلیستیەوەیە کە ئێمە پامێکماندا بە شەقامی کوردستانی لە کەرکووکە حیزب و لایەنە کوردستانەکان لەگەڵ یەکلیستیان بۆی کە چیتر وەکو ڕابردنجی کورد نەفەوتێ لە کەرکووک و ئەم دۆخی ئێستا دۆخێکی زۆر ئیسtisnاییە ناکرێ ئەوە بەتەنجێنن و پامێکش بوو بۆ بەرامبەرەکانمان کە ئەگەرەتان ئەتانوێ گرە بکەن لەسەر پەرتەوازایی کورد لە کەرکووک ئەوە ئێمە یەکلیست و یەکدەنجی. نوێنەری سەرجەم حیزبە کوردیەکان بەشداری کۆبوونەوەکەی بارگای حیزبی شوعیان کرد تەنها پارتی دیموکراتی کوردستان نەبێت ئەوانیش پەیامی بەشداریکردنیان لە لیستەکە گەیاندا حیزبەکان بە برادرانی پارتیشەوە یعنی هەواڵە نردبووکەوە ئێمە لەگەڵ یەکلیستیان و بەشداریەکەین و پاڵپشتی یەکلیستیەکەین لە کەرکووکە و کاندیدایان هەڵبژاردەوە لە هەندێک جێگا لێرە ناوی لیستەکەمان هەڵبژارد ڕێکەوتن لەسەرەوە کەوا لیستی کەرکووک کوردستانیە و داری لەسەر لۆگۆی لیستەکە وردکارەکانی دیکە ڕێک نەکەوتین بەڵام مەبدەئیەن هەموو بەڵێنمان داوە و ئاژومان کردووە کە بە یەکلیستی لە کەرکووکا بەشداری هەڵبژاردنەکانی داهاتوو بکەین. ڕاگەیاندنی هاوپەیمانەتی حیزبە کوردیەکان یەکەم هاوپەیمانەتیە بۆ هەڵبژاردننی داهاتووی کەرکووک چاوەڕوان دەکرێت لە داهاتوودا لایەنی عەرەبی و تورکمانیش هاوپەیمانەتی ڕابگەین. دڵشاد ئەنوار دەنگی ئەمریکا کەرکووک. دەستڕەسی بە خوێندن لە قۆناغی خوێندنی سەرەتاییدا لە وردەگای پەنابەرانی ڕۆهینگە لە بەنگلادێش سنووردارە جا لە بەرامبەردا کارێکی تایبەتی پێشەی ڕاهێنان پێشکەش دەکرێت بۆ یارمەتیدانیان لە پڕکردنەوەی ئەو بۆشاییە و دووزنەوەی کار و هەروەها زاڵبوون بەسەر سەختیەکانی ژیاندا. لەو بارەیەوە ستیڤن سانفۆرد لە کاکس بازاری بەنگلادێشەوە ئەم ڕاپۆرتەی بۆ ئامادە کردین کە لەگەڵ چەندین لە کچاندا قسەی کردووە. پەنابەرن مسلمانیên Rohingya di kampên Bangladeshê de karên nû hîn dibin wekî dûrînî û bikaranîna kompîter. Derfeta xwendinê di kampên Bangladeshê de kêm e lê civanên Rohingya dibêjin şert û mercên jiyana nû ji jiyana Birmayî an ku Myanmarê baştir e. Lê Birma em nikarin tiştekî bikin. Kes me perwerde nake. Lê niha li Bangladeshê kes hene me fêrî gelek tişta dikin. Kes hene ku makînê dûrtine didin me ku em bikaribin cilên xwe bidûrin. Niha em gelek tişta hîn dibin ku bikarin karek ji xwe re bibînin ku jiyana xwe baştir bikin. Piraniya penaberên ciwan hunerên nû hîn dibin ku ev bi taybet ji bo ciwanên jin bo dîtina karan de baş be. Xwendewanên penaber bi alîkariyê baterî û hetavê kar dikin. خوش کو الکتریکا me heye ku em di tariyê da xwarina xwe naxwin bo me pir baş e pêwîst nake ku em herin gazê bînin bo çirayê dema em diçin tuwaletê em çirayê bi xwe ra dibin ji ber ku xeterî ye lê niha hesentir e ji ber ku elektrîka me heye. Ji bilî hînbûna hunerên nû ciwanên Rohingya dikarin li ser zehmetiya guherina jiyanê jî biaxivin bi taybet tiştên ku nikarin di malên xwe de biaxivin. Ji bo min herî giring ew ku ez ê temenekê biçîk da nezewecîm. Di vî temenî de em jiyanê baş nizanin. Piraniya kicên me temenê 18 salî da şî dikin. Divê ku pir bixebitin ev jî wan zêtir pîr dikin. Nêzîkî 9 milyonan zêdetir Müslümanên Rohingya penaber bûne û vegerina wan li Birmayî hê nediyar e.
malbatên penaber hêvî dikin ku zarokên wan perwerde bibînin ku divê weranbûyîna jiyana xwe de winda nebin û pêşerojê xwe ava bikin. İsrailê bingehekî veşartiyê pêşxistina çekê navokiyê Îranê eşkeriye kiriya û wê bikartîne di kampêna bihêzkirina fişara cîhanê ji bo rawestandina bername navokî ya Îranê. Serokwezîrê İsrailê Benjamin Netanyahu wêneyên satelaytê û nexşeyek li ser televizyonê nîşan dan û got ew kargehek navokiye li herêma Ebadan. Netanyahu got jî karmendekî İsraîlê ev zanyarî par li Tehranê dizîne. Wê rijdî li civaka Nifnetewî jî kir fişarê li ser Îranê qeyîmtir bikin. حکومتا ترکیه دستور دایا ارمنیین ولاتی بجون و ریو رسمین خوین اولی انجام بدن او ریو رسمین اولی لی کنیسای احتمال یا دیروکی یا لسر دریا وانی تین بریفبرن. Civata Ermenî îsal jî bi destûra taybet a hikûmeta Tirkiye li girava Axtamarayê di dêra Sûrbxaçê da cara heftan ayîna xwe pêkanî. Ji nava Tirkiye û derdorê Tirkiye hejmarek zêde Ermenî ji bo ayînê hatin bajarokê Westana Wanê û bi keştiyan derbasî girava Axtamarayê bûn. Bêriya ayînê Kristiyanan mûn pêxistin û dua kirin. Girava Axtamarayê di aliyê dîrokî, bawermendî û dîtbariya xwezayê da cihek gelek girîng û ciwan e. Jina Ermeniya bi navê Varto İcevak ku ji bo tevlîbûna ayînê ji bajarê Antalyayê hatiye Wanê. Got ku ew bi estê xwe ji Ermeniyên Hatayê ne. Ez pir kêfxweşim ku hatime vê derê careyekê ku ez têm û hemberî xweşikbûna wê ez gelek hestiyar bûm ji xwe Xuda li her derê ye mirov li ku derê dua bike dibe lê vê derê bi hevra dua kirin hestekî pir xweş e heya ku ez nehatime vê derê min nizanîbû ku cihek wisa heye ez matmayîme ku ev der heta niha hatiye parastin. Ez di nava kelecanekî mezin de me ji xwe gava min behra Wanê dît min got qey deryaye ev qas mezin e em ê îro bo biratî û aştiya cîhanê dua bikin. Welatiya Ermenistanê Kayana Gevorkiyan jî bi heman mebestê hatiye Wanê û ev 4 sale li Wanê dijî. Ez niha boyme hewlatiya Tirkiye jî. Ez her heftiyetên verê û li verê moman pê dixim û dua dikem. Lê ev roj ji bo me Ermeniyan pirê giring e. Min ji bo aştiya cîhanê û zarokên xwe dua dikir. Silvan Mavelyan jî ji bo ayînê ji bajarê İstanbolê hatiye û nêrînên xwe bi me ra wiha parve kir. Ez hemelatiya Tirkiye me. Hevjinê min jî meletiyê ye. Ji bo duakirinê em hatine vê derê. Dema min ev cihên pîroz dîtin ez pir hestiyar bûm. Dayeka min ji Wanê, bayê min jî ji Mûşê ye. Yên me bi giştî ji wan deran çûne Ermenistanê. Heviya min ev e ku aştî were ku malbatên me bikarin vegerin ser cîwarên xwe. Ayîn ji aliyê Episkoposê Patrixaneya Ermeniyên Tirkiye Sahak Maşalyan ve hat birêvebirin. Hêjayî bi bîrxistinê ku dêra Sûrbxaç nêzî 1100 salan beriya nehe ji aliyê Kraliyeta Vaspurakan Ermeniyan ve li ser gireva Axtamaraya di nava behra Wanê de hatiye avakirin. Ji salên 1916 vir ve nêzî 95 salan ji bo civata Ermenî ev der qedexe bû. Wan nedikarî ayînên xwe li gireva Axtamarayê pêk bînin. Cara yekê di 2010 da dêr hat restorekirin û piştî bi cihkirina xaçê ayînan jî dest pê kir. Arif Aslan, Dengê Amerîka, Wan.
سەروەر و جوانە دوو خۆشەویستین لە شاری سلێمانی بە بوونەی هاوسەرگێڕیان بریاریان داوە لە جاتی ماشین بە بایسکل بە ناو شارەکەدا بسۆڕنەوە و هەروەها دوو داریشیان لە باخچەی گشتی چاندووە و پیشیلەیەکیش بۆ خۆی بە خێو بکەن. زاوا دەڵێت پەیامی ئێمە بۆ خەڵک خۆشەویستی بۆ ژینگە و ئاژەڵە. سەروەر و جوانە دوو گەنجی شاری سلێمانین کە هاوسەرگیریان کردووە و بە پاسکی لێکەوە بەنەو شاری سلێمانیدا ئاهەنگی گواستنەوەکەیان ئەنجام دەدەن. خەڵکی سەر شەقامەکانیش بە سەرسامی و پێکەنینەوە دێنە ڕێگایان و پیرۆزباییان لێ دەکەن. سەروەر قەرەداغی ئەم هەنگاوی ناوە بە مەبەستی گەیاندنی پەیامی ژینگە دۆستی و کەمتر بەکارهێنانی ئۆتۆمبیل. ئەو دەستێژیانی کە بەردەوام ئەکرێت لەسەر سروشتی جیهان وە سەر ژینگەی جیهان بۆ مەدارستانەکانی ئەمازۆن کە دەستێژیەکرێت لەسەرەوە بەردەوامی سردێنێکە لە ساویسی ئۆکسیجینی کوردستانە لە جیهانە ئەمانە هەمووی زەنگی مەترسیدارن بۆیە ئێمە لەم ڕۆژە شاژینگەمان لەبیرەوە کارەکەین بۆ گەیاندنی پەیامی ژینگە پارێزی لە باشووری کوردستان. ئاهەنگە جیاوازەکەی سەروەر و جوانە تەنها گواستنەوە بە پاسکیل نەبوو، بەڵکو ئەوان لە سەرەتای مەراسیمەکەدا هەستان بە چاندنی دوو نەمام لە نێو باخی گشتی شاری سلێمانی و ناوی سەروەر و جوانەیان لێنان. لەگەڵ هەڵگرتنی پەیامی ژینگە دۆستیدا ئاهەنگەکەی سەروەر و جوانە پەیامی ئاژەڵ دۆستیشی دەگەیاند. ئەوان هەستان بە وەرگرتنی بێچوە پشیلەیەکی بێلانە لەلایەن ڕێکخراوێکی پاراستنی ئاژەڵ و بڕیاریاندا لەمە دوا بیگرنە خۆیان و بەخێوی بکەن. سەروەر و جوانە لە نێو پاسکیلەکەیاندا بە نێو شەقامەکانی سلێمانیدا ئەگەڕان و خەڵکیش بە بزە و پێکەنینەوە پێشوازی لێکردن. سەروەر وتی هیواخوازن دوای ئەم مەراسیمەی ئەوان خەڵکان ببنە هەڵگری پەیامی ژینگە دۆستی و ئاژەڵ دۆستی. کاری ئەمە هەندانێکە بۆ خەڵکانی تر کە پرۆسەی هەڵسەرگیری ئەنجام بدەن بتوانن بەردەوامی لە هەموو کار و پرۆژەکانیان بتوانن ژینگەیان لەبیر بێت، نەک تەنها بەس لە پرۆسەی گواستنەوە و ئەو شتانەیە لە پرۆسەی هەڵسەرگیریە بەڵکو لە هەموو پرۆسە و کارەکانی تریشیان. پیرۆزە. دواتر لە شەقامی سالمی شاری سلێمانیدا سەروەر و جوانە هەستان بە بەخشینەوەی گوڵ و ئینجانەی داری بچووک بەسەر هەوڵاتیاندا هەم وەکو دەربڕینی هەستی خۆیان بۆ ڕۆژی هاوسەرگیریان هەمیش وەکو هۆشیارکردنەوەی خەڵک لە گرنگی پاراستن و پاگڕاگرتنی ژینگە. کاتێک سەروەر بیرۆکەی پێوتە بەدڵێکی فراوانەوە وەرەگرتووکە ئەمانجی ئێمە تەنیا ئەگەیاندنی ئەوەیە کە پەیامی ژینگە پارێزی بەڵاو بکەینەوە. لە کاتێکدا ئۆتۆمبیلی گرانبەها بۆ گواستنەوەی بووک بەکاردێت لە ڕۆژی گواستنەوەدا پاسکیلەکەی سەروەر و جوانە چاوەکانی بۆ خۆی ڕاکێشا بوو لەسەر شەقامەکانی شاری سلێمانی. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. لە هەر جهی لە هەر دەمی تشتێ جوان هەر جوان. بەڵێ داخل جاران بە ئەسپەوە بوو بۆ ماشین ئیسە بایسکل دەوانە بگەڕێتەوە بۆ ئەس. هەتا بەرنامە بێ یا کۆت کۆنێکشن هەر شاد و بەختەوەر ببینی خوددا. ببینە خۆش.